پەکەکە ماراسۆنی بێ کۆتایی گەنجانە. چوادەی تەموزێک کە لە وێزگە هەرە گرنگکانی تێکۆشانی ڕزگاری خوازی گەلی کورد بە پێشەنگایەتی پەکەکە 38 ساڵەمە و پێش بە پێشەنگایەتی هەواڵ کەمال و هەروەها هەواڵغێری دۆرموس ماراسۆنێکی گەورەی خۆراگری ئازادی خوازی دەست پێ کرد کە تا ئێستاش هەر بەردەوام و بەدەیان هەزار شەهیدی بە خوێنی خۆیان ڕێگەیان نەخشاندووە. ئێمەش وەکو گەنجانی بناری قەندیل بەڕێخستنی ئەم ماراسۆنە ئەم شەهیدە سەربەرزانە بە بەڕێزەوە بەبیر دێهێنینەوە بەڵێن و پەیمان دەدەین کە بە بەرزکردنەوەی ئاسی خۆراگری و دژی داریکاری خەون و ئازادەکانی ئەوان پێک بهێنین و داگیرکەران لەسەر خاک و نیشتمانی خۆمان نەهێڵین و بەدەریان بێنین. گەنجانی بناری قەندیل 4 تەموزی 2020. 蓝牙已断开。كيما بدي توزك هذيك مرة